هەمارمان جوان ژن و چێگەهانێمان ڕۆژعالی زاڵە پرس بکەن ڕۆژ هێزن ئەمریکا وەکە دەرکەتن gelekî hatine protestokirin. Niha biçi awayî biçi navekî vedgerin wê karê wan çi be wê çima vegerin? دڵدار ئەم هێزەی کە گەڕاوەتەوە دیارە نزیکەی سیانزە ترومبیل بوون و لە ژێر چاودێریکی توندی وردی فڕۆکە یان هێلیکۆپتەرە جەنگیەکانی ئەمریکادا گەڕانەوە گەڕانەوەی ئەوان بۆ پارێزگاریکردنە لە بیرە نەوتەکان هەر وەکو چۆن سەرەتاکە ئەمریکەکان لێرە چوونە دەرەوە هەندێک خەڵک کاردانەوەی هەبوو بەرامبەریان ئەم ڕۆژ لە ڕاستیە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک وێنە هەڵواسرا بوون لە قامیشلۆ بە تایبەتی تێدا نووسرا بوو ئاوها دەبێت هاوپەیمانی یعنی ئەوان چوونە دەرەوە ئێستا دەگەڕێنەوە بۆ پارێزگاریکردن لە نەوت گومانی تێدا نییە خەڵکی ئێرە خۆشحاڵن بەوەی کە هێزەکانی ئەمریکا دەگەڕێنەوە ڕەوشەکە بۆ ئێرە باشتر دەکات بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە جێگەی نیگەرانی و جێگەی گازندەی ئێرە ئەوەیە کە ئەمریکا ئامادە نەبوو بۆ پارێزگاریکردن لە کورد لێرە بمێنێتەوە لە کاتێکدا سەربازەکانی دەنێرێتەوە بۆ پارێزگاریکردن لە بیرە نەوتەکان ئەمریکا دیارە ئەوەی کە ئاماژەی پێکردووە یان کاربەدەستانی ئەمریکا ئەوەی کە ئاماژەیان پێکردووە ئەوەیە کە ئەوان بۆ پارێزگاریکردن لە بیرە نەوتەکان دەگەڕێنرێنەوە بۆ ئەوەی کە ئەو بیرە نەوتانە نەکەوێتە دەست ئێران و رووسیا یان نەکەوێتە دەست چەکدارانی داعش یان گروپی دیکە و هۆکارێکی دیکەش ئەوەیە کە گوایە ئەو داهاتی ئەو نەوتانە بدرێتە دەست کورد بۆی شەڕی داعش بەردەوام بکەن یعنی ئەمە هۆکاری گەڕانەوەیە کە ئەو هێزانە گەڕاونەتەوە ئێرەوە بڕیارە بەبێ هەندێک سەرچاوە دەڵێن نزیکەی 4 بنکەی سەربازی لێرە دەمێنێتەوە 4 بنگادا بمینن ئەمە خەڵک دیت gelek aciz bûm xwedêkî li aliyê te çepê kalemêrek rûniştiya cixareyekê pir bi xemgînî dikişîne. Tu çima ji wî pirs nakî ka ew çawa dinêrin ji vê derketina Amerîka û ji vegera wan. Dûreş te yan tu karî pêre biaxivî. باش ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت مەحاولە دەکەم ئەو لەو بەری جادەکەوێ لە ڕاستیە بە ئێمە بچینە لای لێی بپرسین بزانم کە بۆڵامی ئەو لەسەر گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا چییە شتێک کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم دڵدار ئەوەی کە کێشەنیە ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم لە ڕاستیە ئەوەیە کە ئێستا گەڕانەوەی ئەمریکەکان بۆ ئێرە هیچ ئەمنیەتێکیان نییە پێشتر دۆناڵد ترامپ کە ئەوانی لە سووریا دەرکرد دەرەوە بەو مەبەستە دەریکرد کە سەلامەتیان بپارێزر بەڵام ئێستا هێزی رووسیا هەیە هێزی سووریا هەیە تورکیا و هەمومان هەیە با من لەم هاوڵاتیە پرسم توتکاری گەلمە باخوی باش تەنێ من سوالێکی بۆ هەیە ئەو هەڤالێ من سەر تەلەڤیزیۆنێ دخوازن گەل تۆ پرسیارێک دەرا بکەن و بێژن ڤەگەڕانە هێزێن ئەمریکا بۆ ڕۆژاوای کوردستان نەریناتە لەسەر ئەو یەک چییە؟ باشە گەلکی سوپات دڵدار دەڵێ من ئەو شتانە نامەوێ قسە لەسەر ئەو شتانە بکەم و تەندروستیم باش نییە بەڵام گومانی تێدا نییە لە ڕۆژاوای کوردستان هەندێک خەڵک خۆشحاڵن بەوەی کە ئەو هێزانە دەگەڕێنەوە ئێرە چونکە گەڕانەوەی ئەوان تا ڕادەیەک ئەگەری ئەو هێرشی تورکیا کەمتر دەکاتەوە هەرچەند ئێستاش ئاگربەستێکی لە نێوان تورکیا و رووسیا بە پێوە ئاگربەستە کە چەند ڕۆژێکی دیکە کۆتایی دێت برارە هێزەکانی سووریای دیموکرات لە ناوچەکەدا بکشێنەوە بەڵام تاکو ئێستا هیچ ئاماژەیەک یان ئامادەکاریەک نبینین لەسەر ئەرز بە کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات لە ناوچەکان تەنها لە گرێسپی و سەرەکانی نەبێ ئەوەش پێشتر بە ڕێکەوتنێکی دیکە کشابوونەوە کەمێک بەر لە ئێستا لە ڕاستیە دەبێت ئەوەش پێ بڵێم دڵدار کەمێک بەر لە ئێستا بله بله ئەوی تشتیژی ژمرە بێژە هەستا دێژی گوتبوو ئەم بە هەموو خاڵێن رووسیا تورکیا پێگیر نابن لەسەر دل و دەروونێ خەلکی خەڵک ئارامە نەها یان جهێژە لە جهەکی گەڕێ ji بۆی ku کۆچبەر بە بڕاڤە ji ber ئەگەرا دەرکەتنا شەر جارەکەدن دڵدار ئەگەر دەنگی تەقە و تۆق و تۆپواران نەیەت خەڵک لە ماڵەکانیان ناچنە دەرەوە خەڵک ڕۆژەکە تا ڕادەیەک ئارامە خەڵک لە ماڵەکانی خۆیان دەمێنەوە بەڵام پرسیاری گەلێک هەیە کە ئایا کێ براوی ئەم شەڕە دەبێت کێ دەمێنێتەوە رووسیا و ئەمریکا ئێستا تا ڕادەیەک ڕکابەریەک لە نێوانیاندا هەیە بۆ ئەوەی کە جارێکی دیکە ئەو ناوچانی کە لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی سووریای دیموکراتە بکەوێتە ژێر کۆنتترۆلی ئەوان ئەمە گومانی تێدا نییە بەڵام ئەو شتێک کە دەمیست ئاماژەی پێ بکەم بەرکەمێک لە ئێستا ڕێکخراوی فری ڕێنجرز بۆرما
سەرۆکی ئەو ڕێکخراوە نامەیەکی بۆ ناردەموتی ئێستا ئێمە هێرشمان دەکرێتە سەر لە گوندی سەودا لە نزیکی تلتەمر لەوێ شەڕێک بەڕێوە دەچێت ئێستا بە پێی ئەو کەسەبێک کە ڕێکخراوێکی خێرخوازیە و کەسەکە خۆی ئەمریکیە دەڵێت کە هێزەکانی سوپای ئازاد یان ئەو گروپانەی سەر بە تورکیان هێرشیان کردووە نزیکی 50 مەترێک لەو ڕێکخراوەشەوە نزیک بوونەوە ئەوان بەخێرا شوێنەکان بەجێشتووە یعنی گومانی تێدا نییە کە ڕەوشەکە نائارامەیەکی هەر پێوە دیارە خەڵک پرسی زۆری هەیە لەسەرەوەی کە داهاتووی ئەمان چی لێ بەسەردێ بە تایبەتی لەو کاتەیە کە ئاگربەستی ئەم جارە بە پێی اتفاقی سوچی کۆتایی دێت ئەوە ناڕوونیەک هەیە لەوەیە ئەم جارە چی دەبێت چونکە تاکو ئێستا هێزەکانی سووریای دیموکرات بە پێی ئەو ڕێکەوتنی نێوان تورکیا و رووسیا لە ناوچەکە نەکشاونەتەوە بە پێی ئەو ڕێکەوتنە دەبوو هێزەکانی سووریای دیموکرات لە 30 کیلۆمەتر لە ناوچە سنوورەکان بکشێنەوە ڕێگە بدرێت کە تورکیا لە 10 کیلۆمەتری سەر سنوور دەورەی سەربازی بکات ئەوەندەی کە من لەگەڵ خەڵکی ناوچەکانی سەر سنوور قسەم کردووە هیچێکێکیان خۆشحاڵ نین بەوەی کە دەورەی سەربازی لەو ناوچەیەدا هەبێت یعنی من نیگەرانی لای خەڵکدا دروست کردو بەتایبەت بۆ نمونە من دوێن لەگەڵ بازرگانەکان قسەم دەکرد یانوت ئەگەر ئەوان لێرە بنێمە ناتوانین بازرگانی خۆمان بەردەوام بکەین چونکە گروپی سەر بە تورکیا دیان لەگەڵەوان ئەگەری تاڵانکردنی ماڵ و سەروەتمان هەیە ئەم هەموو پرسیارانە هەیە بەڵام لە هەمان کاتیشدا بە پێی هەندێک سەرچاوە کە نەیانویست ناویان بڵاو بێتەوە و پێیان ڕاگەیاندین کە ئەگەری ئەوە شەیە هێزەکانی ئەمریکا لێرە دووبارە هێزەکانیان زیاد بکەن و ئەگەری ئەوەیە کە چوار بنکەی سەربازی لە ڕۆژاوای کوردستان بکەنەوە بێگومان تاکو ئێستا چەند بنکەیەکی سەربازیش ماوەت کە بە تەواوەتی چۆڵ نەکراوە سەر ڕاوی کە دۆناڵد ترامپ ڕایگەیاندبووان هەموو هێزەکانیان لێرە دەکشێننەوە ئەوەی دیکەش کە لە نێوخۆی ئەمریکایە وەکو تۆش ئاماژەت پێکرد پێشتر کاردانەوەیەکی زۆر لەسەر ئەوە هەبوو کە ئەمریکا چۆن ڕۆژاوای کوردستان بەجێ دێڵە و کورد پشت لە کورد دەکات ئێستا پرسیارەکە لەسەر ئەم گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا پێ دەچێت کاردانەوەی دیکەش ببینین ئەمڕۆ سبەینێ لەسەر ئەوەش ئەوەیە کە دۆناڵد ترامپ پێشتر دەیوت من ئەمەوێ هێزەکانمان لە سووریا بکشینەوە چونکە مەترسی لەسەر ژیانی ئەوان هەیە ئێستا لە کاتێکدا کە ئەو هێزانە گەڕانەوە لە ڕاستیە ئەمڕۆ ئەگەر گەشت منە قامیشلۆ چونکە من پێشتر قامیشلۆم بەجێشت تەنها فڕۆکەی جەنگی یان هێلیکۆپتەری جەنگیم بینی لەسەر ئاسمان ئەگەر بگەنەوە قامیشلۆ دەبێت بە ناو بازگەی سوپای سووریا تێپەڕن هەرچەنەوە بازگەیە پرسیار لە خەڵک ناکە کەس ڕناگرێ بەڵام هێشتا ینی دەبێت بە ناو بازگەیەکی سوپای سووریا تێپەڕن ئێستا رووسیا لە قامیشلۆ هەیە ئێستا هێزەکانی سووریای دیموکرات بەربڵایان پێکراوە یعنی ڕەوشەکە زۆر نائارامترە پێش ئەوەی کە دۆناڵد ترامپ هێزەکانیان بکشێنێتەوە بێگومان ئەمە لای ئەمریکەکان پرسیار دروست دەکات کە لە کاتێکدا هێزەکانی ئێمە لەوێ بوون شانتانەوە ئێستا تۆ بەڵێنەوەدا کە لەبەر مەسلەی ئەمنی و سەلامەتی هێزەکان دەکشێن لە کاتێکدا ئێستا ڕۆژەکە نائارامترە هێزەکان دەگەڕێنێتەوە ئەمە پرسیار بۆ دۆناڵد ترامپ دروست دەکات ئەگەری ئەوەشەیە کە کۆنگرێسی جارێکی دیکە لەسەر ئەم پرسە بە گەرمی بێتەوە سەرخەت ئاشە ڕۆژ عەلی زاڵە لە عەموودێ بوو تا ئەڤ واگەهیدان دەم باش